هەفتەیەک پێشەستا لەلایەن جێگیری سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بەردی بناغەی ڕاکێشانی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ لەم شوێنە دانرا. دوای تێپەڕبوونی هەفتەیەک بەسەر دانانی بەردی بناغەکە وەک دەبینن چۆڵەوانەیەک زیاتر نییە و هیچ ئامێرێک و کەرستەیەکی کارکردن ئەم شوێنە نابینرێت. ئەمەش گومان و دوودڵی لای هاوڵاتیان دروست کردووە لەسەر پرۆژەکە. دانیشتوانی گوندی گۆبتەپە کە دەستپێشی پرۆژەکە لە گوندەکەیان دەبێت نازانن شوێنی دەستپێکردنی پرۆژەکە و بەردی بناغەکەی دەکەوێتە شوێنێکەوە، چونکە هیچ کەرەستە و ئامێرێک لە ئێستادا لە گوندەکەیان نەماوە و پێیان وایە بەو گەرم و گۆڕی سەرەتا کاریان بکردایە پرۆژەکە زۆر بە زووی تەواو دەبوو. ئێرە بۆ شوێنی و پرۆژەی ئاوی چەمچەماڵ تەخت کراوە. ئەمە ماوەیەکی یعنی بە کاتێکی زۆر سەریع کۆمەڵی مەکاینیان هێنایە ئێرە بۆ تەختکردنی ئەم شوێنە کە گوایە پرۆژەی ئاوی چەمچەماڵ لێرەوە دەست پێکە یان لەم شوێنەوە ئاوە برێ بۆ چەمچەماڵ، بەڵام ئێمە تا ڕادەیەکی زۆر ئەم شتەمان بە گونجاو نازانی، بە تایبەتی شوێنەکە لەبەرەوەی ئەمە پرۆژێ ئەمان دەستیان پێکرد بە گەرمی زۆر بە گەرمی دەستیان پێکرد. هەموو خەڵکی پێی وابووە گەر بەو گەرمیە ئیشی تیا بکەن ئەم پرۆژەی ناگاتە مانگی ئاوەگاتە چەمچەماڵ، بەڵام لە ماوەی 48 کاتژمێر دوای ئەوەی کە کاقوباداتە ئەم شوێنەکەی بەسەر کردەوە لە ماوەی 48 کاتژمێرە هەموو مەکاینەکانیان بردەوە و هیچ مەکاینێک لێرە نەماوە پرۆژەکە ئاوا ئەیبینن کە بە چۆڵی ماوەتەوە کە هیچ کارێکی تیا نەماوە و هیچ کەسێکیش لێدوانی نەداوە ئایا پرۆژەکە بە شێوەیەکی کاتی ئیشەکانی تیاوەستاوە یان هەر ئەسڵان پرۆژەکە شوێن و ئەوەکەی دیاری نەکراوە بەسابەتی بڵێ وڵات لەم شوێنەیە تاوەکو پرۆژەکە لەم شوێنەوە دەست پێکە ئەگەر ئەم ڕۆژ ڕۆیشت بێتن مەکاینەکانیان بێتەوە دوای 10 ڕۆژێکە دوای 15 دوای مانجێکە بێنەوە و دەست بە کارەکانیان بکەنەوە. پەیام بە مەبەستی بە دوواداچوون بۆ ئەو دەنگویانی باز لە وەستانی پرۆژەکە دەکەن چووە قایمقامێتی چەمچەماڵ. قایمقام ڕایگەیاند پرۆژەکە لە کارکردن نەوەستاوە و تەنها ئامێرەکانی کارکردن لە شوێنی دانانی بەردی بناغی پرۆژەکە گواستراوەتەوە بۆ شوێنێکی دیکەی کارکردن. ئێمە دوێنێ و لە سەردانی پرۆژەکەمان کردووە بەردەوام ئیشتیا دەکرێت. ڕاستە لەو مۆقعی ئیش ناکرێت، بەڵام هاتوونەتە مۆقعەکەی تەنیشت ئاسایش کە ئەسڵ ئەوەیە جێ خەزان دروستکردن، بۆیە دەتوان بە دوواداچوون بکەن و دەتوان شوێن ئەرزی واقع دیارە لێرەوە ڕای دەگەێنم کە پرۆژەی ئاوی گۆبتەپە هەتا ئەم چرکە ساتە هیچ گرفتێکی یاسایی و دارایی و کارجێڕی و کۆمەڵاتی و سیاسی و ئەمنی نییە. دەستخۆشی لە کەناڵی پەیام دەکەم و هەمیشە هەواڵێکیان بڵاو نەکردوێتەوە بێ ئەوەی بە دوواداچوون لەسەر لایەنەکەی تر بکەن. ئەمە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی ڕاگەاندن لەسەر بنەمایشی ڕاستی و دروست و ئەخلاق و ڕەوشی ڕاگەاندن ون نەکراوە. پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ توانای دابینکردنی ئاوی بۆ 450,000 کەس هەیە، وا بڕیارە بە 730 ڕۆژ پرۆژەکە تەواو ببێت و بڕی تێچووی پرۆژەکە 78 ملیۆن دلار دەبێت. هاوڵاتیانی دانیشتووی چەمچەماڵ و دەوروبەری لە چاوەڕوانیدا دەژین و ئومێدەوارن دانانی بەردی بناغی پرۆژەکە نەچێتە چوارچێوەی هەڵمەتی هەڵبژاردنەوە و وەکو سێبەردی بناغەکەی پێشوو بێ ئەنجام نەبێت. ڕەوین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.